وەرزی خەڵاتەکان لە هۆلیوود دەستی پێکردو کاندیدی خەڵاتەکانی گۆڵدن گلۆبز ئاشکرا کرا. گۆڵدن گلۆبز ئۆسکاری دووەمە پێش هاتنی خەڵاتەکانی ئۆسکار لێرەوە ڕێگەکە بۆ فیلمەکان، ئەکتەران، دەرهێنەران دەنەخشێندرێ. چێ خەڵات بەدەست دێنێ ئۆسکارەکەی ئاسانتر دەبێت. جا گۆڵدن گلۆبز دەدرێتە فیلم زنجیرە. لە فیلمەکان فیلمە نوێیەکەی لیوناردۆ دیکاپیرۆ دەرهێنەر پۆل تۆماس ئاندرسن بە ناوی وان باتل ئافتر ئەنەدەر توانی زۆرترینی ئەم ساڵ بەدەست بێنێ کە نۆ کاندیدە. لە باشترین فیلم دەست پێ دەکات تاوەکو چەندین خەڵاتی تەکنیکی تەنانەت نواندنیش ڕێڕەوی ئۆسکاری بۆ خۆی نەخشاندووە کە بەناز دەکەم هەماشت لە ئۆسکاریش ئەنجام بدە. لە دوای ئەو فیلمی سنتیمنتال ڤالیو دێ بە 8 دانە کاندید، فیلمی سینەرس لە دوای ئەوانە بە 7 دانە کاندید. فیلمێکی دیکەشمان هەیە وەکو فیلمی هامنێت، ئەروە فرانکنشتاین، ویکت فۆر گود و چەند کاندیدێکیان بەدەستهێناوە. دەربارەی زنجیرەی تەلەڤیزیۆنیش وەکو ساڵانی ڕابردوو تۆڕی HBO بەردەوامە لە پێشەنجی تەلەڤیزیۆن بۆ زنجیرەی وایت لۆدەس 6 دانە خەڵاتی 6 کاندیدی بەدەستهێناوە. نێتفلیکس لە دووەمە لە زنجیرەی ئادەلۆنسس بە 5 کاندید و ئەو زنجیرەی هەوادارێکی زۆری هەبوو لە ئۆنلاین Only Murders in the Building وەروە تۆڕی ئەپل TV لە زنجیرەی سێفرنس هەریەکە 4 دانە خەڵاتی گۆڵدن گلۆب کاندید کراوە. لە مەڵقی 24+ هەوڵ دەدەم گەورەترین کاتەگۆریەکان هۆکاری کاندید بوونیان بۆتان شی بکەمەوە بە گرافیک بە ڤیددیۆ چێژ لە بەرنامەکە وەربگرن و لە ئێستاشەوە پێشبینی خۆشم بۆ ئۆسکاری 2026 ئاشا دەکەم لەگەڵ ئەو فیلمانێک کە باسییان دەکەم بە هەمان شێ پێتان دەڵێم کامە فیلم ئەگەری هەیە کاندیدی ئۆسکار بکرێن. با لە کاتەگۆری باشترین فیلم بە تایبەتی میوزیکال و کۆمیدی بە دەست پێ بکەن. کاندیدەکان با ببینین لە بۆ باشترین فیلمەکانی ئەم ساڵ 6 دانە فیلم کاندید کراون. هەندێکیان لە ئێستاوە لە ئۆنلاین بەردەستن واتە ئێستا دەتوان لە ئۆنلاین بینەری بن بە ژێرنووسی کۆدیش پێماوێ بەردەستن، هەندێکیان هێشتا لە سینەماکان. جا ئەو فیلمەی کەوا سەرنجی هەمووان ڕاتشاوە کە کاندیدێکی زۆری وەرگرتووە بێگومان فیلمە نوێیەکەی پۆل تۆماس ئاندرسنە بەناوی وان باتل ئافتر ئەنەدەر کە لیوناردۆ دیکاپیرۆ ڕۆڵی سەرشتە دەجێڕێ. هەرچەندە لە ئۆنلاین مناقەشە و گفتوگۆیەکە وایە دەکرێت ئەم فیلمە زۆر باشتر بە گەربێت و پەیامی سیاسیەکەی کەمتر کرابایە لەبەر ئەم فیلمە پەیامێکی زۆر توندی سیاسی هەیە. بە شێوە لە شێوەکان هێرشێکی زۆر توندە بۆ ئیدارەی ئێستای حکوومەتی ئەمریکا یاخود دۆناڵد ترامپ و حزبەکەی. پۆل تۆماس ئاندرسن دەڵێ من مەبەستم نەبووە هێرش بکەمە سەر هیچ کەسێک، بەڵام لە ئۆنلاین ئەم دەنگدانەوەی دروست کردووە بۆیش لە هۆلیوود ئەم فیلمە زۆر مفەزڵ کراوە ئەم ساڵ. خەڵکێکی زۆر دەڵێن ئەگەری هەیە کاندیدی ئۆسکار بکری و خەڵاتەکەش ببە. فیلمێکی دیکەمان هەیە بە ناوی مارتی سوپریم کە فیلمێکی میوزیکاڵە لەسەر هونەرمەندێکە ژیانی هونەرمەندەکەیان دووبارە دروست کردوێتەوە، زەحمەتەکانی ژیانی ئەوشتانە باز دەکەم. پێشبینی ناکەین بیبە، بەڵام وەکو کاندیدکردن تەنیا بۆ ئەوەی کە بڵێن تیمۆتی شاڵەمێ ڕۆڵێکی جوانی جێڕاوە. بەگنیا فیلمێکی خەیاڵی زانستیە ماوەی ڕابردوو بینیم، باسی پیاوێک دەکە ئافرەتێک دەستگیر دەکە دەڵێ ئەمە ئافرەتە ئیلا لە دەرەوەی زەوی هاتوو. فیلمەکە خەیاڵی زانستی نییە، بەڵام پێی وایە ئافرەتە بوونەوەری ئاسمانیە. فیلمێکی هەم سایکۆلۆژیە و هەم کۆمەڵایەتی و چەند پەیامێکی کۆمەڵایەتیشی هەیە. فیلمی بلو مون فیلمێکە لەسەر پیاوێک ئافرەتێ دەبینێ ڕاستەخۆ هەم عاشقی دەبێت و هەم پێشی وایە دەبێتە هونەرمەندێکی گەورە و بەناوبانگ ئەگەر بێت و کاری لەگەڵ بکە. پەیوەندی خۆشەویستیان وەروەها ئەو ڕێچکە نیشان دەدا یاخود ئەو ڕێڕەوە نیشان دەدا کە چۆن کەسێک لە سفرەوە چناوبانگێکی جیهانی لە بواری میوزیک بەدەست دێنن. پێشبینی دەکەین چەند خەڵاتێک بەدەست بێنێ، بەڵام وەکو باشترین فیلمی میوزیکال ئەو چانسەی کەمترە ئەم ساڵ. فیلمێکی ژاپۆنیشمان هەیە بە ناوی No Other Choice. ئەم فیلمە نێودەوڵەتیە. ڕاستە کاندیدی باشترین فیلم کراوە لە گۆڵدن گلۆب، بەڵام فیلمێکی نێودەوڵەتیە و چیرۆکێکی سەرنجڕاکێشی هەیە و بەشێک لە ئەکتەرەکان لەوانەیە بیناسنەوە لە زنجیرەی سکوید گەیم بەشدار بوو. پێشبینی دەکەین چەند خەڵاتێک بەدەست بێن لە گۆڵدن گلۆب، بەڵام ئایا دەتوانێت گۆڵدن گلۆب بەدەست بێنێ و ئۆسکار بۆ خۆی کاندیدبوونی ئۆسکار بۆ خۆی مسۆگەر بکە؟ ئەمە هێشتا دیار نییە. وەرا فیلمێکی دیکەی ئینتەرناشناڵ یاخود نێودەوڵەتیمان هەیە کە لە ئەمریکا ناوبانگێکی زۆر گەورەی بەدەستهێنا بە تایبەتیش نێتفلیکس مارکتینگێکی گەورەی بۆ کرد لە زۆری لە بەشێکی زۆری سینەماکانی ئەمریکاش نمایشی کرد جگەلەوەی لە نێتفلیکس بڵاوکرایەوە. فیلمی نوڤێل ڤۆگە فیلمێکی کۆمەڵایەتیە و ژانرەی خۆشەویستیە. ئەمانە باشترین فیلمی میوزیکال و کۆمیدین لەمانە هەر کامیان خەڵاتەکە بەدەست بێنێ بگومان چانسی زیاتر دەبێت بۆ کاندیدبوونی بۆ ئۆسکار لە سەرەتای ساڵی داهاتوو. چەند دیمەنێک لەم فیلمانە بێکەوە دەبینین. You know you are so unsuitable for my daughter. My child comes from a whole line of revolutionaries.
And you look so lost. What are you gonna do about this baby? Moteur, Raoul. Moteur. En 2 semaines, on a eu 8 demi-journées de travail. D'ailleurs, je pourrais très bien vous laisser tomber, vous et votre film. 벼락 같은 거 안 만나. 심호흡하세요. 나는 내 식구들 입에 밥을 넣어주기 위해 무슨 짓이든 한다. Welcome to the headquarters of the human resistance. Where's my hair? Your hair has been destroyed to prevent you from contacting your ship. خۆشەویستان بە باسی باشترین فیلم بکەم لە ژانرەی دراما کە ئەمانە دەتوانم بڵێم ئەو فیلمانە چانسێکی زۆر گەورەیان هەیە ئەگەر بێت و خەڵاتەکە بەدەست بێنن چانسێکی گەوریان هەیە هەم کاندیدی ئۆسکار بکرێنەوە هەم خەڵاتی ئۆسکاریش ببن لەبەرەوەی لە ڕێگەی گۆڵدن گلۆبزەوە مارکتینگ بۆ ئۆسکار لە هۆلیوود دەست پێ دەکات کە گۆڵدن گلۆب وەکوتم ئۆسکاری دووەمە ئەمانە لە ژانرەی دراما شەرت نییە فیلمەکە ژانرەکەی تەنیا دراما بێ بەڵام دراماتیکە بۆیش کاندید کراون واتە فیلمی خەیاڵ زانستیشمان هەیە و فیلمی ترسناکیشمان هەیە زۆر جار لەم کاتەگۆریە کاندید دەکرێن فیلمی فرانکنشتاین فیلمە نوێیەکەی گیرمۆ دێل تۆڕۆیە یەکێک لە دەرهێنەرە هەر بەناوبانگەکانی مەکسیک دەتوان بڵێن بەناوبانگترین دەرهێنەری مەکسیکیشە تۆنێک فیلمی هەیە پێشتریش چەند خەڵاتێکی گۆڵدن گلۆب بەرزتنە ئەوە خاوەنی خەڵاتی ئۆسکارە بۆ فیلمی شەیپ ئۆف وۆتر کە فیلمێکی بە هەمان شێوە باسی بوونەوەری سەرنجڕاکێش دەکات فیلمەکانی گێمۆ دێل تۆڕۆ بە ئام لەم زۆرە ستایلن فرانکنشتاین یاخود کە خۆی ناوێکی ئەڵمانیە بە ناوی فرانکنشتاین دێ باسی بوونەوەرێک دەکەم لە چەند پارتی ئەندامی مرۆڤی مردوو بێکەوە دەبەسترێ پێی دەوترێت فرانکنشتاین دکتۆرێک دروستێکە کە ناوی دکتۆر فرانکنشتاینە باسی ژیان و مەرگ دەکەم مرۆڤ ئایا دروست کراوە خەڵکێنراوە یاخود دەکرێت ڕۆحی بەبەردا بکرێت فیلمێکی هەم فەلسەفیە و هەم درامایە و هەم ترسناکە کاندیدی باشترین فیلمی دراما کراوە لە گۆڵدن گلۆب The Secret Agent ئەمە فیلمێکی مەکسیکیە ئەم فیلمە لە ئۆنلاین کاردانەوەیەکی گەورەی دروستکرد کە لە سینەماکان نمایشکرا لەبەرەوەی چیرۆکەکەی بە هەمان شێوە چیرۆکە پەیامێکی سیاسی هەیە بە تایبەت لەسەر بابەتی کۆچ و کۆچکردن بۆ ئەمریکا سنتیمنتال ڤالیو ئەمە مارکتینگێکی گەورەی بۆ دەکرێت لە وێبسایتەکانی ئاشقانی فیلم کە دەڵێن وەکو چیرۆکێکی دراما پێویستە خەڵات بەرز بێنە ئەو فیلمەی کە من وەکو خۆم پێم وایە لە ئۆسکاریش زۆرترین کاندید وەردەگرێت بەڵام ئەگەری هەیە خەڵات زۆر نەبە بەڵام کاندید دەکرێت فیلمی سینەرسە کە دەرهێنەر ڕایان کوگلەر کارێکی نمونەیی کردووە وەروەها ئەکتەری پاڵەوان مایکل بی جۆردن بە دەبڵ ڕۆڵ واتە بە دوو کارکتەر لە هەمان فیلم بەشدارە هەردوونوان نەکەشی زۆر جوانە یەکێکە لە فیلمە هەر نایابەکانی ئەم ساڵ وەشایانی بینینە ساڵ ساڵ فیلمێکی ئێرانیشمان هەیە کە فیلمێکی ئینتەرناشناڵە لە بە گۆڵدن گلۆب کاندید کراوە لەوەش ئەکید بن لە ئۆسکاریش کاندید دەکرێت لەبەرێت لە ئۆنلاین زۆر بە باشە باز دەکرێت بە تایبەت لای هونەرمەندانی ئەمریکی فیلمی It was just an accident فیلمێکە باسی پیاوێک دەکەم لەسەر ڕێگا دەڕوە کەسێک دەبینێ کەوا دامی کردووە ئیدی ئۆتۆمبیلەکە ڕدەگرێت دەبینی ئەو کەسە کاتی خۆی لە زیندان زۆر ئەزیەتی داوە سەر بە کەسێک بووە شوێنێک بووە نامی ناوەکەی بڵێن ئیدی تووشی ژن و پیاوێک دەبێت تازە زەواجیان کردووە ئیدی بە دوای ئەوانەوەی چیرۆکەی تۆزە دووردرێژە بەڵام فیلمێکە لە فستیڤالی کان زۆر گەورەکرا پێشم وایە لە ئۆسکاری زۆر گەورە دەکرێت بە تایبەتی بۆ خەڵاتی باشترین فیلمی نێودەوڵەتی فیلمی هامنتمان هەیە فیلمێکی ڕۆمانسە خۆشەویستیە کاندید کراوە لەم فیلمانە پێشبینی خۆم وایە It was just an accident Sinners لەگەڵ فرانکنشتاین چانسێکی گەوریان هەیە هەم بۆ ئۆسکار کاندید بکرێن و هەم ئەم خەڵاتەش بەدەست بێن بەشە لە دیمەنەکانی ئەم فیلمانە ببین I ain't ever seen no demons, no ghosts, no magic. Var med filmerna? Var den här jobb med Rachel Kemp? På tiden vi sätter oss ner. Ahmad? Eu, fosse você, me escafedia. É por isso que tem que... مطمئنی خودشه؟ نه. چه پاقورا زر آورده اینجا؟ Will you be brave? Yes. Will you be brave? When shall we three meet again? Our children's hearts beat. خۆشەویستان
با بێمە لای یەکێک لەو کەتەگۆریانەی کە زۆر کاریگەرە بەسەر ئۆسکار ئەویش ناساندنی دەرهێنەرەکانە لە ڕێگەی گۆڵدن گلۆبسەوە چانسێکی گەوریان دەبێت ئۆسکاریش بە هەمان شێوە ئەم کاندید بکرێن و هەم بیبەنەوە. سەرەتا لە فیلمی سینەرز دەست پێ بکەم ڕایان کوگلەر دەرهێنەرێکی نوێ لە هۆلیوود بەڵام تاوەکو ئێستا فیلمی زۆر ناوازی دروست کردە بەتایبەت بە فیلمەکانی بلاک پانتەر لە مارڤڵ ناوبانگێکی گەورەی پیدا کردو و دەتوانم بڵێم یەکێکە لەو دەرهێنەرانەی داهاتوێکی زۆر ڕووناک چاوەڕێ دەکات لە هۆلیوود ئەگەری هەیە هەم خڵاتەکە بە و هەم کاندیدی ئۆسکاریش بکرێ. جافار پەناهی بە هەمان شێوە دەرهێنەرێکی ئێرانیە لە فیلمی It was just an accident کاندید کرا وەکو باشترین دەرهێنەر. پۆل تۆماس ئاندرسن من ناڵێم پۆل تۆماس ئاندرسن پێویستی بەم خڵاتە نییە بەڵام پێویستی بە ئۆسکارە ئەمە باشترین شوێنە پۆل تۆماس ئاندرسن کە دەرهێنەرێکی زۆر بلیمەتە بەڵام تاوەکو ئێستا ئەم چانسەی پێنەدرا ئۆسکار بەدەست بێنێ لە فیلمی One Battle After Another چانسێکی گەورەی هەیە خڵاتی ئۆسکار بەدەست بێنێ. وەروە یواکم ترایەر لە فیلمی Sentimental Value ئەمە دەرهێنەرێکی نوێ نییە کۆنە بەڵام فیلمی نایابی کەمە پێم وابێت لێرە دەستپێکێکی باشی هەیە. کلۆی ژاو دەرهێنەرێکی ناتوانم بڵێم کۆنە بۆ چەند جارێکی دیکەش کاندید کراوە خڵاتی ئۆسکاریشی هەیە بزانم چی بەسەدێتەوە لەبەرەوەی باوەڕ ناکەم بۆ فیلمی هامنێت بتوانێت خەڵات بەدەست بێنێ بەڵام گێرمە دێل تۆڕۆ چیرۆکێکی دیکەیە لە فیلمی فرانکنشتاین کاندید کراوە گێمە دۆتۆڕە خڵاتی ئۆسکاری هەیە لێرە پێما وەکو ڕێزێک بەرامبەر گێمە دۆتۆڕە بۆ ئەو کاری ئەنجامی داوە کاندید کراوە. بێمە سەر کەتەگۆریەکی دیکە باشترین ئەکتەری پیاو لە فیلم کە میوزیکال بێ یاخود کۆمیدی بێ لەبەرەوەی بە دوو کەتەگۆری کاندیدی ئەکتەرەکان باز دەکرێت لە گۆڵدن گلۆبس تیمۆتی شاڵەمێ لە فیلمی مارتی سپرینگ کاندیدە لیوناردۆ دیکاپیرۆ لە بۆ فیلمی One Battle After Another کاندیدە کە پێم وایە خڵاتەکە لەوانەیە ببە لی بەنهان لە فیلمی No Other Choice کە خراپەکاری زنجیرەی سکوید گەیمیشە لەوانەیە بیناسنەوە جۆرج کلونی لە فیلمی جێی کێلی جۆرج کلونی لە مێژە کاندید نەکرا پێشم وانییە لێرەش خڵاتەکە بەدەست بهێنێم. جێسی پلەمنس ئەوەن دەیبینیمە لە ئۆنلاین لای ئەکتەرەکان دەڵێن ئەگەرێکی زۆری هەیە ئەم پیاوە کاندیدی ئۆسکاریش بکرێت لەبەرەوەی نوانێکی نایابی ئەنجامداوە لە فیلمی بەگنیە. ئیثن هۆک لە فیلمی بلومون بە هەمان شێوە کاندید کراوە ئەکتەریشی نمونەیە بەڵام پێمان وانییە بتوانێت خڵاتەکە بەدەست بێن. بێمە سەر کەتەگۆریەکی دیکە باشترین ئەکتەری پیاو لە فیلم بەڵام ژانرەی دراما. دوین جۆنسن یەکەم جارە لە ژیانی کاندیدی خڵاتی گۆڵدن گلۆب بکرێت لە فیلمی The Smashing Machine کە فیلمێکی درامایە بەڵام هەر لەسەر زۆران بازێکە. مایکل بی جۆردن بە دەبل ڕۆڵ لە فیلمی سینەرز بەشدارە بۆیە پێم وایە چانسێکی باشی هەیە ئەم خڵاتە بەدەست بێنێ. ئۆسکار ئایزک یەکێکە لە باشترین ئەکتەرەکان ئێستا لە هۆلیوود کار بکەم لە فیلمی فرانکنستاین بە ڕۆڵی دکتۆر فرانکنستاین بەشدارە و ئەگەری هەیە خڵاتەکەش نەبە بەڵام بۆ ئۆسکار کاندید بکرێن. جێرمی ئالن وایت چەند ساڵێک ئەم ئەکتەرە لە هۆلیوود دەهێنرێتە پێش بە تایبەتی لە زنجیرەی تەلەڤیزیۆنی بەڵام ئێستا لە فیلمەکانیش بە هەمان شێوە لە فیلمی سپرینگتن Deliver Me From Nowhere کاندید کراوە. جۆل ئەدگرتن ئەمەش ئەکتەرێکی نایابە بەڵام چانسی باشی نەبووە لە فیلمە دراماتیکیەکان بتوانێت کاندیدی ئۆسکار و گۆڵدن گلۆب بەدەست بێنێ ئێستا کاتیەتی. واگنەر مۆڕا لە فیلمی The Secret Agent ئەکتەرێکی مەکسیکیە ئەگەری هەیە وەکو ڕێزلێنانێک بۆ ئۆسکاریش کاندید بکرێن. بێمە سەر کەتەگۆریەکی دیکە باشترین خانماکتەرمان هەیە لە فیلمەکان ئەمجارە خانماکتەرەکان ئێڤا ڤیکتەر لە فیلمی سۆری بیبی کە لە ئۆنلاین بە تایبەتی لە ئینستاگرام زۆر بەناوبانگ و دیمەنەکانیان فیلمە کە تڕێگەرەکەی بڵاو کراوە. جولیا ڕۆبرتس بۆ جارێکی دیکە گەڕاوەتەوە هۆلیوود ئێستا لە فیلمەکان بەدیار دەکەوێتەوە لە فیلمی After the Hunt کاندید کراوە. ڕینید ڕینیفز لە Sentimental Value ئەکتەرێکی نوێ لە هۆلیوود بەڵام خۆی پێشتر لە بەشێکی ئینتەرناشنڵ بەناوبانگە. جەنیفەر لۆرانس خاوەنی خەڵاتی ئۆسکارە ناڵێن پێویستی پێ نییە بەڵام چانسێکی دیکەیە دووبارە لە هۆلیوود ناوبانگ پەیدا بکاتەوە لە فیلمی Die in My Love. تێسا تۆمسن لە فیلمی هێدە کاندیدە بەروە جێسی بەکلی لە فیلمی هامنت کاندیدە کام خانمە زیات لە زنجیرە تەلەڤیزیۆنیەکان بەناوبانگە ئێستا چانسی خۆی لە فیلمەکانیش تاقی دەکاتەوە. بێمە سەر کەتەگۆریەکی دیکە باشترین دەق لە فیلم واتە ئەو کەسێک کە چیرۆکەی کە دووەتە دەقی سینەمایی یاخود چیرۆکەکە بەگشتی ئەمانە کاندید کرابن ئەم فیلمانە. دەقی فیلمی هامنت کاندیدە One Battle After Another کە ئەگەری هێبی بە. مارتی سپریم It Was Just an Accident پێشبین دەکەین بیبە یان ئەمە یان One Battle After Another. Sentimental Value وەروها دەقی فیلمی سینەرز کاندیدە وەکو باشترین دەق. ئۆکێ بینە سەر کەتەگۆریەکی دیکە باشترین فیلمی ئەنیمەیشن. ئەمانە فیلمی ئەنیمەیشنن هاوشێوەی فیلمەکانی دیکەواتە هیچ جیاوازیان نییە لە ڕیکۆڵێت بەڵام ئەمانە چۆن دەڵێ ئەو سەنگیان نییە تاوەکو ئێستا لە هۆلیوود کاتی خەڵاتی ئۆسکار وەردەگرن بە تایبەتش فیلمە ژاپۆنیەکان فیلمی ژاپۆنی ئانەمەی ژاپۆنی کە خەڵاتی ئۆسکار وەردەگرن ئەو هێز و توانایان نییە بتوان لە هۆلیوود کاریگەریی گەورە دروست بکەن جگەلەوەی کە خەڵات وەردەگرن.
بەتابەتی لە بۆکس ئۆفیس ناتوان ئەو پارەی کۆبکەنەوە. ئەمانە ئەمساڵ وەکو باشترین فیلم هەڵبژێردراون فیلمی ئارکۆ، K-pop Demon Hunter، Little Emily or The Character of the Rain، Demon Slayer کە زۆر بەناوبانگە لە کوردستانیش، لەگەڵ فیلمی ئیلایۆ وەرە زوتۆپیا 2. پێشبینیەکانوان لە ئۆنلاین کەوا فیلمی زوتۆپیا 2 بتوانێت خەڵاتەکە بە هەم بۆکس ئۆفیسەکەی نزیک دەبێتەوە لە $1,000,000 و هەم وەکو کوالێت خەڵکێکی زۆر لە ئۆنلاین نمرەیەکی بەرزی پێدا بەتەبێت لە IMDb و Rotten Tomatoes نمرەیەکی زۆر باشی پێدراوە. بێمە سەر کەتەگۆریەکی دیکە. دەستکەوتی سینەمایی و بۆکس ئۆفیس ئەم کەتەگۆریە نوێیە لە گۆڵدن گلۆبس. ویستیان لە ئۆسکاریش زیادی بکەن بەڵام خەڵکێکی زۆر ڕخنەیگرت. ئەم کەتەگۆریە زیاتر بە ئەو فیلمانەیە لە بۆکس ئۆفیس پارەیەکی باش کۆد پارەیەکی زۆر باش کۆ دەکەنەوە بەڵام ناتوان خەڵات بەرز بێنن. نمونە فیلمی ئەڤاتار فایر ئەند ئاشکە پێمانی پێویستی ئۆسکار بێت بەش یەکەمی 9 خەڵات 8 خەڵاتی بەدەستێنە. Sinners، Weapons، F1، Mission Impossible The Final Reckoning کە تۆم کروزە، Wicked for Good. ئەم فیلمانە دەستکەوتی سینەماین لە هەمان کاتدا بۆکس ئۆفیسنەوە تا توانیویانە سینەما بە زیندوی بهێڵنەوە. ئەگەر تۆزێ متابعی سینەما بکەن دەزان کەوا فیلمەکان کێشەی بەرهەمێنانی فیلمیان هەیە لەبەرەوەی پارە زۆر کەم بۆ لە هۆلیوود، زیاتر فیلمەکان لە ڕێگەی زنجیری لە ڕێگەی نێتفلیکس و ئەمازۆن و ئەمانە بڵاو دەکرێتەوە لە تەلەڤیزیۆن. خەڵک ناستە سینەما، بەڵام ئەم فیلمانە وایان کردووە خەڵک بچێتە سینەما، بۆیە وەکو ڕێزلێنانێک ئەم لەم کەتەگۆریە ڕێزیان لێدا گیرێ. بێمە سەر کەتەگۆریەکی دیکە باشترین زنجیرەی تەلەڤیزیۆنی دراما. ئەمە زۆر گرینگە بۆ گۆڵدن گلۆب لەبەرەوەی ئۆسکار نیمانە لە بۆ زنجیرەی تەلەڤیزیۆنی ئێمیمان هەیە، بەڵام گۆڵدن گلۆب خەڵات دەدەنە هەردوو لە فیلم زنجیرەی The Diplomat، فیلمی زنجیرەیەکی سیاسیە. پلەڕی بەس ئەمە دەرهێنەر و نووسری بریکینگ باد و بێتر کۆل سۆڵە زنجیرەیەکی نوێی هەیە بۆ ئەپڵ بە ناوی پلەڕی بەس کە زۆر ناوازەیە. سێڤرەنس بە هەمان شێوە تۆڕی ئەپڵە پێشوازیشی زۆر باشی دەکراوە. The White Lotus پێشبین دەکەین بیبە وەرزی سێمیتی بە هەمان شێوە زۆر ناوازەیە. The Pit کاندیدا لەگەڵ Slow Horses کە گاری ئۆڵمانکیدا ئەم زنجیرەیەش 100 شیانی بینینە. بەشێک لە دیمەنەکانی ئەم زنجیرانە بێکەوە دەبین. Oh, hey, slow down, dick. Why are rich men always so angry? Everything okay? It's just work stuff. We're not supposed to tell my family. We're poor now, and Daddy's going to prison. How many times do you have to watch her shove you in front of a moving train? I am doing everything I can, but there is a limit. I expected more from you. You should get a lawyer. Hey, Carol. We just want you to be happy. Can I ask a question? What's for dinner? We warned you. About the greeting? You were kidding. We hate it. How many reasons did we come up with? 8. Good morning. Hi, Mr. Milchek. Mark, could I have a word? Petey is no longer with this company. Handled by the real agents. I get it, we're just slow horses. I've got one lead, I have to follow it. You're gonna help me. Oh, no, I'm not. باشترین زنجیرەی تەلەڤیزیۆنی سنووردار ئەمە لە کوردستان زۆر بەناوبانگن هەموو ساڵێک لەبەرەوەی زنجیرەکان یەک وەرزیان هەیە عادەتەن یاخود وەرزەکەشیان پەیوەندی بە وەرزی ڕابردووە نییە. ئەم زنجیرانە سیرکردنیان زۆر خۆشە زۆر ئاسانە پەیوەندیان بە چیرۆکی دیکەوە نییە. ئیدی 6 هەفتەڵقی یاخود زاویە 10 ئەڵقەیە سەیری دەکەی ئیدی کۆتایی پێدەیە. خەڵکێکی زۆر حەزی بەم جۆرە زنجیرانەیە و لە جیهانیش زۆر بەناوبانگن. ئەمانە کاندیدن وەکو زنجیری سنووردار. The Beast in Me لە تۆڕی نێتفلیکسە، The Girlfriend لە تۆڕی ئەمازۆنە، Dying for Sex لە تۆڕی هولووە، Black Mirror وەرزە نوێیەکەی لە نێتفلیکسە، Adolescence لە نێتفلیکسە، All Her Fault لە پیکۆکە. پێشبینی خۆم Adolescence دەیبە، بەڵام لە جیهانیش ئێستا Black Mirror دووبارە زیندوو بووەتەوە خەڵک سەیری Black Mirror دەکاتەوە. ئێمە سەر کەتەگۆریەکی دیکە باشترین خانماکتەر لە زنجیرەی تەلەڤیزیۆنی لە کەتەگۆری دراما، کەیسی بیتس لە زنجیرەی ماتلۆک، بێلا رامزی لە لاست ئۆف ئەس، کێد ڕۆسڵ لە دیپلۆمات، برێت لۆوەر لە سێڤرەنس کە پێشبینیەکان وان ئەمە یاخود ڕیهۆرسن بیبە، ڕیسی هۆڕن لە پلۆریبەس کاندیدا کە پێشتر لە زنجیرەی ئابێر کۆلسۆ زۆر کاندید کرا بەڵام خەڵاتی بەرز نەهێنا لەوانەیە ئەمە چانسێکی دیکەوێت. هێڵن میران لە زنجیرەی مۆبلاند یەکێکە لەو زنجیرانەی کە پێشبینیەکان وامە بۆ کاندیدێکی یەکجار زۆر بەرز بێن بەڵام بەداخەوتەنیا بۆ یەک کەتەگۆری کاندیدکراوە ئەویش باشترین زنجیرەی تەلەڤیزیۆنیە لە ژانرەی دراما. ئۆکەی بینە سەر
باشترین ئەکتەری پیاو لە زنجیرەی تەلەڤیزیۆنی ژانرەی دراما ستێرلینگ کەی براون لە زنجیرەی پارادایس مارک ڕۆفەلۆ لە تاسک ئالام سکۆت لە سێڤرنس دیاگۆ لونا لە ئاندۆر گاری ئۆڵدمن لە سلۆ هۆرسس وەرە ئەوە وایل لە دە پیت پێش بینی خۆم و لە ئۆنلاین ئەوەندەی بینیمە یان گاری ئۆڵمن لەوانەیە بیبە یان ئارام سکۆت پێشتر تەنیا فیلم و زنجیرەی کۆمێدی دروست دەکات ئەم جارە لە سێڤرنس کە دوو وەرزی هەیە تا و پێستا بڵاو کراوەتەوە یەکەم جارە هاتۆتە ناو ژانری دراما کە لە ڕێگەی دراما بێگومان توانی خەڵات بەدەست بێنیت کاریگەری دروست دەکات ئێستا چانسی خۆی تاقی کردوتەوە ئێستا کاتی چییە کاتی هۆلیوودە چانسەکەی وەربگرن ئایا خەڵاتی پێدەدەن یاخود وەکو خۆی دەمێنێتەوە کە زۆر ئەکتەرمان هەیە بە تایبەتی بۆب ئۆدنکرگ لە زنجیرەی بەرکۆسۆڵ 51 کاندید کرا نەیتوانی هیچ خەڵاتێک بەدەست بێنێت هیوادارم ئارام سکۆت وانە ئەمە کاندیدەکانی خەڵاتی گۆڵدن گلۆب بوو پێم وابێت لە مانجی یەک کاندیدەکانی ئۆسکاریش بڵاو دەکرێتەوە بە هەمان شێوە و کاچی بۆتان شی دەکەمەوە خەڵاتەکانی بێگومان کە دابشکرێن لە 24 پلس لە کوردستان 24 براوەکانتان پێشکەش دەکەم تاوەکەی داهاتوو بەخۆی گەورتان دەسپێرم خودتان لەگەڵ